سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیکە. گرنگترین و گەرمترین باسی ڕۆژ ئەو بابەتەیەکە لە دوو ڕۆژی ڕابردوودا بینیتان بە فەرمانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە بڕیاری یاسایی و بە فەرمانی دادوەر بڕیاردرا بە دەست بە سەراگرتنی مڵک و ماڵی کەسێک بە ناوی دێرین ئەحمەد کە پێشتر وەکو فەرماندەیەکی سەربازی دەبینرا و هەروەها بەپێی ئەوانەی کە تا ئەوکو ئێستا باس کراوە کۆمەڵێک هۆکارگەل هەن بۆ ئەوەی کە کارگەیشتە ئەوەی کە سەرجەمی سەروەت و سامان وە ئەو مڵک و ماڵی دێرین ئەحمەد دەستی بەسەردا بگیرێ و بە جۆرێک لە جۆرەکان خاپور بکرێت بەو پێی کە بەپێی یاسا تەجاوزکردنە بۆ سەر مڵکی گشتی و مڵکی مەدەنی و لە هەمان کاتدا لەلایەکی دیکەوە داوایەکی یاسایی ڕوبەڕوو کراوەتەوە لەلایەن دادگاوە داواکراوە بە تۆمەتیەوەی کە دەستدرێژی کردوتە سەر هاوڵاتیانی دیکەوە کێشەیەکی یاسایی لەگەڵ بازرگانێکی هەرێمی کوردستاندا هەیە. هەموو ئەمانە کاردانەوەی جیاوازی لە شەقامی گشتی لە هەرێمی کوردستاندا دروست کرد هەر لە ئاستی هاوڵاتێکی ئاسایی تاوەکو یاساناسان و کەسانی بەرپرس و بەو پەڕی دەستخۆشیەوە دەستخۆشیان لە ئەم هەوڵەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بۆ وەستاندنی ئەو کەسانی لەژێر ناو ناوبانگ و پلەی سەربازی و پلەی حیزبیدا دەیانەوێ ئیستیغلال یاخۆد هەڵبکوتنە سەر مڵکی گشتی و ماڵی خەڵک داخۆ هەوڵی لەم شێوەیە تا چەند پێویستە بەردەوام بێ بەرامبەر بەو کەسانی کە نیەتێکی لەو جۆرە لە کار و گفتاریاندا هەیە یاخۆت ئەمەی کە یاسا بڕیاری لێداوە بۆ خاپورکردنی ماڵ و مڵکی ئەم کەسە تا چەند چوارچێوەیەکی یاسایی هەیەوە دەکرێت لە ڕووی یاسایەوە شیکردنەوەی زیاتری بۆ بکەین وە ئەمە چ کاردانەوەیکی لە ناو هاوڵاتیانی ئاسایی دەدروستکرۆ بۆ پێی کە بەردەوام جۆمان لێ بۆ یاخۆت گلەی کراوە لەسەرەوەی کە کەسانێکن بە ناوی پۆستی حیزبی پۆستی حکومی پۆستی سەربازی مافی خەڵک پێشێلەکەن و هەڵدەکوتنە سەر بڵک و ماڵی خەڵک دەمێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان جوتیار مەحموود چالاکوانی ڕێکخراوەی لە ستۆدیۆ لەگەڵ مەکاک جوتیار زۆر بەخێربەی سوپاس بۆ ئامادەبوونێ هەروەها بەڕێز ڕێبین سەباح پارێزەری ڕاوێژکار ڕاستەخۆ لە هەولێرە و لەگەڵمان دەبێت کاک ڕێبین جەنابیشت زۆر بەخێر بێت کاک جوتیار دەمەوێت بە دەستپێک بەوە دەست پێ بکەینیانەی ئەم هەوڵەی کە دوێنێ بینیمان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە بڕیاری دادگا و بە بڕیاری دادوەر درا چۆن هەڵدەسەنگێنی و چ کاریگەرێکی ئەرێنی لە شەقامی کوردی دروست کردووە؟ بڵێ سڵاو بۆ بینەرانش خۆی لە ڕاستیە حیزب وەکو دامەزراوەیەک لە هەر کۆمەڵگایەکدا دوو ئەرکی سەرەکی لەسەرشانە دابینکردنی ئەمنیەت و ڕەفاهیەت بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتی کە ئەو حزبیتیا دروست بۆ بەڕاستی لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی حکومڕانی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو زۆنەی کە بە زۆنی سەوز ناسێنراوە هەموو هاوڵاتیانی ئەم دەڤەرە لە هەر کارێکی باش کە ئەکرێ مەسەلەن ئەوان بە یەکێتی نیشتیمانی کوردستان ێزان و لە هەر کارێکی خراپیش بێت بە حکمەوە یەکێتی بەشدارێکی ڕاستەقینەی حکومڕانیەوە بە تایبەتی لەم دەڤەرە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ێزان ئەوەی کە لەم چەند ڕۆژێ ڕابردووە بینیمان بەڕاستی کە وەکو خۆت لە پێشەکەکەی باس کرد کە بووە جێگای دەستخۆشی زۆرینەی هەر زۆری سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگا بەڕاستی چونکە ناکرێ ئێمە لەم سەردەمەیە کۆمەڵە خەڵکانێکە بن دەست بۆ کۆمەڵێک شت بەرن بەڕاستی وەکو سەرانە سندن و داگیرکردنی مڵک و ماڵی دەوڵەت وە لە هەمان کاتدا ئەزێدانی خەڵکو و هەروە ڕاوەدونانی و بەرهێن و کۆمەڵێک سەرمایهداری گەورەی ئەم شارە کە ڕێگریان لێ بکەن لەم شارە ئیسمار بکەن بەڕاستی ئەمە بە دەرەجەی یەک وەکو هێزێکی سیاسی زەرمەندی یەکەم تایدا یەکێتی نیشتیمانی کوردستانە اینجا هاوڵاتیانی ئەم نیشتیمانە بۆیە ئەو هەنگاوی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە دامەزراوە ئەمنی و ئاسایەکان بەڕاستی هەنگاوێکی زۆر پیرۆز و گرنگ بوو بۆ هیواین بەردەوامی هەبێ لەبەرەوەی کە لە دنیاە تەمەنی درێژی هەر حزبێکی سیاسی لە ناو کای حکومڕانیە بەندە بەوەی کە تا چەندێک ئەتوانێت ئەو چەکەی کە لە دەستیاتی کە چەکی جێبەجێکردنی یاسایە بتوانێت بەکاری بێنە بە تایبەتی وەکو هێزێکی وەکو گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی ڕۆڵی هەبووە لە دروستکردنی ئەم هەرێمە فیدرالی ئێمەیە
کە دەیان و هەزاران شەهید و برینداری بۆ بەخشیوە لەبەرەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێشەر هێزێکی سیاسی بەڕاستی ئەرکی سەرشانی خۆیەتی کە ڕێگری لە هەموو ئەو کەسانە بکا کە دەبنەمایی ئەوەی کە بەڕاستی خەڵک ئەزیێت بدەن و هەروەها دەبنە پێشێلکردنی یاسا دەست بۆ مڵک و ماڵی دەوڵەتە بن لەبەرەوەی کە ئەو پێشێلکاریانە دەبێتە مای ئەوەی کە بەڕاستی ئێمە متمانە نەمێنێ لە نێوان هاوڵاتیان و حکوومەت متمانە نەمێنێ لە نێوان هاوڵاتیان و هێز و لایەنە سیاسیەکان بۆیە بەڕاستی هەنگاوی لەو جۆرە و دایان هەنگاوی تری لەو شێوەیە پێویستە بە دەرەجەیەک ئەو هەنگاوانە سوودی هەیە بۆ کۆی مستەمعەکە بەگشتی و لە ناویشە بۆ هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چووکە تا چەندێک بتوانێت پارێزگاری لە سەروەری یاسا بکە پارێزگاری لە مڵک و ماڵی دەوڵەت بکە بەڕاستی ئەوە بۆ یەکێتی نیشتیمانی خۆی کارێکی سەربەرزانەیە و هەروە تەمەنی حکومڕانی یەکێتیش لەم سونەر و لە هەرێمی کوردستانە درێژتر ئەکاتوانێ بەو هیوایم ئەم جۆرە کارانە بەردەوام بێ ڕێگری بکرێت لە هەر کەسێک بیوێ دەست درێژی بکاتە سەر مڵک و ماڵی خەڵک و سەرمایهداران و ڕاوەدونانیان چونکە من وەکو ئەندازیارێکیش ئەتوانم پێت بڵێم یەکێ لە بنەما سەرچیەکانی پێشکەوتنی ئابووری ئەوەیە کە بتوانین دەرفەتی زۆر گەورە بڕەخسێنین بۆ ئەو کەسانی کە سەرمایهدارن خاوەن سەرمایەکی زۆرن پارەکانیان بخەنە گەڕ بۆ ئەوەی کە لە هەر لە کرێکارێک و وەستایەک و مهندسێک و موادفرۆشێکەوە هەمووی سوودی لێ ببینێ بازار حرەکەیەکی وا بە خۆیەوە ببینێ کە بەڕاستی کەس بێ ئیش و بێکار نەبێت دەرفەتی کاری زیاتر بڕەخسێ لەبەرەوە جارێک ترێڵێمەوە هیوادارم ئەو جۆرە کارانە بەردەوام بێ دڵنیاتانە کەموانێ ئێستا لە بارودۆخێکداین کە سلێمانی لە ڕووی وەبەرهێنانەوە لە ڕووی ڕەخساندنی دەرفەتی کارەوە بۆ کۆمەڵێک سەرمایهداری گەورە هەنگاوی گەورەی ناوە دڵنیا بن لەوەی کا بە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی ئەو دەرفەتانە زیاتر ئەکرێ و ڕێگە بە کەسیش نادرێ کە بەڕاستی دەست بۆ ئەوە بەرێ کە درەزرێژی بکاتە سەر مڵک و ماڵی دەوڵەت و هەروەها سەر سەرمایهداران. زۆر باشە دەگەڕێم وڵات کاک جوتیار کاک ڕەبین بەخێر بێ جارێکی تر جەنابەت وەک پارێزەرێکی ڕاوێژکار دەکرێت لە ڕووی یاساییەوە پێم بڵێ کەی دادگا بڕیار دەدات بەم شێوەیە مامەڵە لەگەڵ مڵک و ئەموال و ئەو شتانی کەسێکدا بکات کە لە ڕووی یاساوە داواکراوە بەڵام خۆی ڕادستی یاسا ناکات و ئەوەی کە لە یەک دو ڕۆژی ڕابردوو جەنابەت بینیت لە ڕووی یاساییەوە تا چەند دروستە؟ زۆر سپاس سڵاوتان لێبێ سڵاو لە میوانە بەڕێزەکەت و سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی کورسات نیوز بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە من چەند جارێکی تر کە میێوانی ستۆدیۆی کورسات نیوز بوویمە لە هەولێر هەردەم تەمەنا و هیوای ئەوم خواستووە ڕۆژێک بێتن ببینم هێزێک بێتن ڕێگری لەوە بکاکە بێڕێزی بەرامبەر بە یاسا بکرێ پێشێلی یاسا بکرێ ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئەو بابەتی سلێمانی و ئەوەی بابەتی ناوەڕۆکی بەرنامەکەمان کە باسمان کە ئێوە قسەتان لەسەری کرد کەوت جێبەجێکردنی یاسا لە بۆ هەر کەسێک کە پلەی سەربازیش هەبێ پلەی حیزبیش هەبێ کە فەرق نەکرێت لە مابینی هاوڵاتێکی ئاسایی و هاوڵاتێک کە مەسە پلەیەکی سەربازی هەیە یان پلەیەکی حیزبی هەیە کە یاسا وەک خۆی بەرامبەر هەر هەموویان وەک خۆی جێبەجێ بکرێتن ئەمە ئومێدێکی بە ئێمەی یاساناسان بەخشیەوە ئومێدێکە نەک بە ئێمە یاساناسان بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەخشیەوە بەوەی کە یەقینێک دروست بوو کە چیتر ئەوانەی بیانەوێتن پێشێلی یاسا بکەن بیانەوێتن وەکو یاسا بشکێنن وەکو مافیا کار بکەن هێزێک هەیە بەرامبەریان دەوەستێتن بۆ ئەوەی ڕێگریان لێ بکاو وە ڕێگا و دەسەڵاتێکی مطلقیش دەداتە دەسەڵاتی دادوەری بۆ ئەوەی یاسا وەک خۆی جێبەجێ بکات لە سەریان و بۆ وەڵامی پرسیارەکەت یا دادوەر دادگا کاتێک بڕیاری خۆی دەردەکاتن بەرامبەر بە هەر کارێک کە لە ڕووی یاساوە بە تاوان بە سەرپێچی یان بە تاوان هەژمار بکرێتن لەو کاتەدا دادگا و دادوەر بڕیاری خۆیان دەدەن بە جێبەجێکردنی یاسا وەک ئەوەی کە لە یاساکان هاتووە جێبەجێ دەکرێت بۆ ئەوەی قەراراتی دادوەری لێکۆڵینەوە قەراراتی ئەعدادین بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەوەی زیاتر پێشێلی یاسا بکرێ و شتەکان کۆ بکرێنەوە و لێکۆڵینەوەیان لەسەر بکرێ و ئەو کەسانی کە تاوانێکیان کارێکیان ئەنجام داوە بە پێی یاسا
بە تاوان هەژمار دەکرێت ڕێکاری یاساییان بەرامبەر ئەنجام درێ و ئەوەشی لە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی ڕوویدا لە بابەتی ئەوەی کە زێدەڕێوی لەسەر مڵکی حکومی کرابوو لەسەر مڵکی هاوڵاتیان کرابوو ئەمەش بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2010 دەرچوو لە پەرلەمانی کوردستان کارێکی یاسایی بوو لەبەرەوەی کە یاسا خۆی دەڵێتن بەپێی مادەی 4 فقرە 2 ئەو هەرە کەسێک زەویزاری حکومی دەست بە سەردا بگرێ بەبێ سەنەدی قانونی بەپێی ئەو مادەیە دەکرێت ڕێکاری یاسایی بەرامبەر ئەنجام درێ و بەپێی مادەی 11 فقرە 2 لە هەمان یاسا دەکرێت سزاشی لەسەر جێبەجێ بکرێت کە مەغەڕامەکردنە و ئەگەر دووبارەشی بکاتەوە حەبسکردنیتی بۆ ماوەی 3 مانگ. باشە ئەوەی کە جەنابەت باسی دەکە ینی لەو حاڵەتانی کە یاسا بەرار دەدا دەزە بەسەر مڵک و ماڵی ئەو کەسەدا بگرێت دواتر چۆن مامەڵە بەم زەویانەوەیان بە مڵکانەوە دەکرێت ئەگەر خاوەنی کەسی مەدەنی خاوەنی بێدەگەڕێتەوە بۆ خاوەنەکەی و ئەگەر مڵکی حکوومەت بێت چۆن مامەڵی پێوە دەکرێت؟ طبیعی لەو حاڵەتانە وەکو جەنابیشت باست کرد کە بڕیارێکی لەو شێوێ دەدرێ ئەوەی کە تایبەتمەندە بە مڵکی حکومەت ئەمە بۆ حکومەت دەگەڕێنرێتەوە حکومەت دەبێتە متەسەڕف لەو بابەتە و خۆی داهات و تەسەڕفی پێدەکاتن و ئەویان تایبەتە بە حکومەت ئەوەشی کە تایبەتە بەو بە کەسانێک کە سەنەدێکی قانونیان هەیە گرێبەستێکی کشت و کاڵیان هەیە کە ئەمانە تایبەتمەندن بە کەسانێک ئەمانەش بە هەمان شێوە دەگەڕێندرێنەوە بۆ ئەو کەسانەوە ئەو کەسانە بۆشیان هەیە داوای قەرەبوو لەو کەسە بکەن کە چەندین ساڵە دەستی بەسەر زەویەکانیان داگرتووە پێشێلی مافەکانی ئەو کەسانیان کردووە ئەوانیش دەتوانن دوای ئەوەی کە زەویەکانی خۆشیان وەردەگرنەوە دەتوانن داوای یاسایی داوای قەرەبوو لەسەر ئەو کەسە تۆمار بکەن بۆ قەرەبووکردنەوەیان کە چەندین ساڵە بێبەش کراون لە زەویەکانیان ئەو بڕیارانی تریش یعنی کە دەدرێن قەراراتی محکەمە دادگا بەپێی سەنەدی یاسایی بەپێی بەڵگەکان بڕیار لەسەرەوەدا بۆیە لە هەموو حاڵەتەکان دەبووە بۆ شکلێ و بۆ شێوەیە دادگا مامەڵەی لەگەر بابەتەکان کردووە ئەوەی کە ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوو ئەنجامیدا بەرامبەر هەر کەسێک کە پێشێلی یاسای کردووە. زۆر باشە دەگەڕێم وڵات کاگڕەوین کاکە جوتیار هەر لە سەروەختی ئەو ڕێکارە یاسایانی کە گیرایە بەر سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە نامێکی بڵاو کرد و باسی لەوە کرد کە ئەمە هۆشداریەک بێ بۆ هەر کەسێک کە نیەتێکی لەو جۆرە هەیە لە کۆتایی بەیاننامەکە نووسرا بوو هیوادارین پارت و لایەنە سیاسەکانی دیکەش وەک ئێمە هەڵگری ئەم ڕێگایە بنوە چاو لە ئێمە بکەن بۆ ڕاگررتنی ئەو کەسانی کە لە یاسا دەرچوون ئەمەوە بکە بۆ پرسیارەی ئەمە تا چەند دەرگا دەکاتەوە یاخود ئەو تەلیسمە دەشکێنێ بۆ لایەنە سیاسەکانی دیکەش کە ڕێگر بن بەرامبەر بۆ خەڵکانی کە کاری لەم شێوەیە دەکەن. بەڵێ خۆی لە ڕاستی ئەگەر پێشەوەی وەڵامیەوە پرسیارە دەمەوە ئێمە جێبەجێکردنی یاسا بەڕاستی ئەگەر بە سادەترین نمونە باسیکەین ونە تۆ ئێمە هەمومان ڕۆژانە تووشیەوە بین کە بە ترافیک لایتە کاتەیە پەڕین بەڕاستی ئەگەر لەو ترافیک لایتە مەسەرەن هێمایەک نەبێ پێمان بڵێ لە چ کاتێکدا تۆ ستۆپ بوەستە لە چ کاتێکدا بڵێ بڕۆ و ئەگەر ئەو ترافیک لایتە ئیش ناکا بەڕاستی بینی چ فەوزا و فەرتەنەیە دروست دەبێت کە ئەوە هەمووی بە یاسا و بە ڕێنمایی ڕێکخراوە بەڕاستی وەکوینە یاس جێبەجێکردنی یاساش بۆ مستەمع بە هەمان شێوەیە ئەگەر بێت و یاسا سەروەر نەبێ بە تایبەتی لە ئەو قانونیانەی کە ڕەبتن بە مڵک و ماڵی دەوڵەتەوە بەڕاستی لە چەند ڕەهەندێکەوە بەڕاستی زەرەد و زیانی زۆر زۆری هەیە یەکەمیان بۆنمە بە هەدەردانی مڵک و ماڵی دەوڵەت ئێمە ئەگەر دیقەت بدەین لەم ئاخیرانەیە شارەوانی سلێمانی سەرۆکایەتی شارەوانی چەندین زەوی گرانبایی خۆی هەبوو کە لە مزادەیەکی ئاشکرایە ئەیفرۆش بە چەند سەرمایهدارێک دواتر ئەو پارەی کە وەرەگیرا لە پرۆژەی تر بۆ خزمەتی شارەکە بەکارهێنرایە بەڕاستی بەڵام ئەگەر بێت و ئەمە پێچەوانە بێ بۆ نمونە کەسێک بێت دەستدرێژی بکاتە سەر ئەو مڵک و ماڵانە داگیری بکات بە نمونە سەیرەکەی چەند کەسێکی کەم لەم دەستدرێژیکردنە بەڕاستی سوودمە دەبن بە لە دوجارە مەسەلەن ئەوەی کە زەرمەندە هاوڵاتیانی ئەو شارەیە کە زەویەکە دەستدرێژی کراوەتە سەر سەبارەت بۆ پەیامەش بەڕاستیمێن
لە هەموو دنیا حزب ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە ئێمە لەوانەیە زۆر جارەیە خەڵکی قسەیەکە کاڵە کەی باوی مەسەرەن حیزباتی ماوە بەعکسەوە لە هەموو دنیا تۆ لە کام وڵاتە پێشکەوتوی دنیا ئەیبینی ئەوە هێزە سیاسیەکانن بەڕاستی کارنامەی حکوومەت دانێن هێزە سیاسیەکانی نوێنەرەکانیان لە پەرلەمان و لە حکوومەتە خۆجیەکانن یاسا و ڕێنمایەکان دانێن کە ژیان و گوزەرانی خەڵکی پێڕێگەخرێ بۆیە گرنگە نەک بۆ تەنهایەشێت نیشتمانی کوردستان سەرجەم هێز و لایەنە سیاسەکانی تر هەموو ئەوانەی کە خەڵکانی شیانتیایە کە بەڕاستی هێز کەسانی سەربازیان لە هەر پێگەومەکانەتێکان پارێزەری سەروەری یاسا بن بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە چی دیکە ئەم وڵاتە تووشی قەیران و کێشەی جۆراوجۆری زیاتر نەبێتەوە ئێمە هەموو شتەکان لە ناو سیستەمی حکومڕانیە ڕەتی بەیەکەوە هەیە کاتێک ئێمە سیرەکەی مەسەلەن بازاڕی کار بۆ نمونە سستیەکی پێوە دیارە سیرەکەی مەسەلەن گەنجەکانی ئەم وڵاتە مەسەلەن شەپۆل ئەم وڵاتە بەجێڵن ڕوو لە وڵاتانی ترەکەن هەموو ئەمانە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەگەڕێتەوە کە زۆر شتێ لە وڵاتی ئێمە بەپی یاسا جێبەجێ نەکراوە و شتێکی لێ بەرهەم هاتووە کە ئێمە زوو بەرجێمانەکەوی پێڵین بە هەدەردانی مڵک و ماڵی گشتی بەڕاستی کە ئەمە لە هەموو سێکتەرەکانە حەق خۆیەتی پێداچوونەوەی بۆ بکرێ بەڕاستی حەقی خۆیەتی کە وەکو ئەوەی کە باسم کرد کە لەم دوانەیە هەموو شتێ ئەوانە مای دڵخۆشی بوو کە ئەدبینی شارەوانی خۆی مڵکەکانی خۆی لە مزادەیەکی ئاشکرای ئافرۆش بۆی کە ئەو پارانی کە دێتە دەستی خەرجی بکات لە پرۆژەیەکە بۆ خزمەتی شار بۆی بڕێگاوبانەکانی پێشا بکە ئەندەرپاس و ئۆڤەرپاسی پێ بکە پردی پەڕینەوەی بۆ هاوڵاتیان پێ بکە مەشاریعی تری پێ بکە کرداوکردنی کۆڵان و شەقامەکانی پێ بکە هەموو ئەمانە بەچی ئەکرێ هەموو ئەوانە بە تەطبیقکردنی ئەو یاسا و ڕێنمایانە ئەکرێ کە بەڕاستی لە ناو سیستەمی حکومڕانیدا هێز و پارت و لایەنە سیاسەکان خۆیان بەشدار بوون تایدا یەکێتیش وەکو هێزێکی حکومڕان کە بەشدار بۆ لەو یاسا و ڕێنمایانەی کە خۆی دەریکردوون واجبی سەرشانێتی کە خۆی پارێزەری جێبەجێکردنی ئەو یاسا و ڕێنمایانە بێ بۆ ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان بەڕاستی جۆرە خەڵکانێک مەسەلەن دەستخۆشییان ئەکرد کە لەوانەیە هیچ پەیوەندیەشیان بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە نەبێت بۆ چکە لە ئاساسدا حکوومەتی هەموو هاوڵاتیانە پاراستنی سەروەری یاسایی هەموو هاوڵاتیانە یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێت داکۆکی کاری سەرجەم دانیشتوانی شارێک بڵین ئەم هەرێمە بێ بەبێ جیاوازی لەبەر ئەوەی یەکێتی خۆی هێزێکی بەشداری حکومڕانیە یەکێتی هێزێکە تەنها پارێزەری کادیر و ئەندام و لایەنگرەکانی خۆی نییە یەکێتی بەڵکو دەبێت هێزێک بێت پارێزەری سەر و ماڵ و مڵکی هەموو هاوڵاتیان بێ کە لە هەمان کاتە مڵک و ماڵی دەوڵەتی هەمومانە دەبێت بۆ بەرژەوەندی گشتی بەکاربێنرێ بەو هیوان وەکو چۆن لە پەیامەکە هاتووە سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان یعنی بەو نەمەتەی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئێستا دەستی پێکردووە بەو شێوازە بەڕاستی ڕێگری بکەن لە هەموو ئەو کەسانی کە وەکو مافیا ئاسا بەربوونەتە بەڕاستی کۆمەڵک مڵکوماڵی دەوڵەت ڕێگریان لێ بکەن و هەروەها بێن بتوانن ئەو مڵکوماڵانی کە هەیە بۆ خزمەتی گشتی بەکاربێنرێتەوە و دەکرێت یەک دوشتی شێ بەڕاستی تێکەڵاوی نەکەین لەوانەیە هەندێک کەس لەم ڕۆژانەیە وتار و شت بەرچاوتەکەوێت لەسەر مەسلەی هۆز و عشایار و ئەمانە ئێمە لە ڕاستی ئەم کێشەیە لەگەڵ هۆز و عشایاران نییە ینی بەڕاستی یعنی کێشەی بینی حکوومەت و هۆزێک و عشیرەتێک و ئەمانە نییە ئێمە یەکێ لە تایبەتمەندێتی جوانەکانی کۆمەلگای کوردی بوونی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە کە بەڕاستی لە ناو تاکەکانی کۆمەلگای هەیە و جیا دەکاتەوە لە مستەمعەکانی تر خۆ لە وڵاتانی تریش بنەماڵی گەورە هەیە کە بەڕاستی ناودارن سەرمایه‌دارن بۆ کۆمەلگای کوردیش ئاساییە بەڵام خراپەکە لەوەیە کە تۆ پێگە و مەکانەتی هۆز و عشایەتی خۆت بەکاربێنی بۆ کاری خراپە بەڕاستی ئێمە لەم وڵاتی خۆمانە لە مستەمعی خۆمانە چەندین عشیرەت و هۆزی جیاوازمان هەیە هەمووی پڕە لە خەڵکانی بەڕێز پڕە لە خەڵکانی ڕۆشنبیر و هەروەها دەستیانەیە لە کاری باشەدا و تەجاوز ناکەنە سەر مڵک و ماڵی خەڵک تعدا لە کەسی تر ناکەن بەعکسەوە کە یەکێ تعدای لێ بکرێت لەوانەیە ئەوان هاوکار بن بۆی کە ڕێگری لەو تعدای بکرێت لەبەرەوە هیوادارم خەڵک ئەمە وا وێنا نەکا مەسەلەن ئەمە کێشەی بینی هێزێکی سیاسی و کۆمەڵی عشایرە و کێشەی بینی حکوومەت و کۆمەڵی عشایرە دەیان و سەدان بنەماڵە و عشایر و هۆزی ئەم مستەماحن خەڵکی ڕێز لێگیراون خەڵکی خاوەن مۆقیفن بەشداریان کردووە لە شۆڕشی نوێی گەلەکەمان و چەندین قوربانیان داوە بۆیە ئەو کێشەی حەقەوا بۆ شێوازە تێکەڵ نەکرێت مەرج نییە ئەگەر هۆزێک لە چوارچێوەی مەسەلەن عشیرەتێک و یعنی مەسەلەن لە چوارچەوەی چەترێکە خۆیان کۆ بکەنەوە یەکسەر ئێمە بڵین ئەمە شتێکی خراپە ینی ئەمە شتێکی زۆر تەبیعیە هیچ یاسایەکیش ناتوانێت ڕێگالەوە بگرێ بەڕاستی لە هیچ سیستەمێکی دنیا تۆ ناتوانێت ڕێگری لەوە بکەی کە کۆمەڵ خەڵکانێکە بن لەژێر چەتری هۆزێکە عشیرەتێکە خۆیان کۆبنەوە بەڵام بەو مەرجەی ئەو کۆبوونەوەیە و هەروەها ئەو
بە منەظەمکردنی کۆکردنەوەی خەڵکە بۆ بەکارێنانیان نەبێ بۆ کاری خراپە بەڵکو بەعکسەوە یارمەتیدەری حکوومەت و حزب و هەروەها هەموو ئەو کەساتیانە بن کە دەیانەوە کاری باشە بکەن نەوەک مەسەلەن کۆمەڵە شتەیە بەلاڕیدا بەرن و دەستیان نەبێ لە کاری خراپەیە. باش کاک ڕەبیندارە دەمەوێت زیاتر پرسیارەکانم بۆ جەنابەت یاسایی بن دەزانیت کەسی داواکراو لە ئێستادا شوێن بزرانی زانیاری لێرە و لەوێ هەیە بەڵام دەکرێت بە وەک کەسێکی شوێن بزر باسی بکەینەوە دوایەوەی کە دادگا لەم دۆسەیەدا ڕێچکەی یاسایی خۆی دەگرێەوە دادگا دەکرێت هەر بگاتە بڕیاری کۆتایی بەرامبەر بەوەی کە چ بەرپرسیارەتیەک لاستۆی ئەم کەسەیەوە بڕیاری یاسایی چییە لە ئەگەری ئەوەی کە ئامادەنەبوونی خۆی دایانی یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆسەیە دەکاوە بڕیاری کۆتایی چۆن بەسەر کەسی داواکراودا جێبەجێ دەکرێت؟ طبیعی باز لەوە دەکرێت کە ئەو کەسی داواکرا و شوێنی بزرە شوێنی دیار نییە طبیعی یاسا و دادگا لەو بابەتە ڕێکارەکانی خۆی ڕناگرێتن فەرمانی دەستگیرکردن بوونی هەیە دواتر دوای ئەوەی کە لێکۆڵینەوە لەو بابەتە ڕێکارەکانی هەمووی کۆتایی پێدێتن ئەم پەراوە حالەی دادگای تایبەتمەند دەکرێت ئەگەر چەند پەراوێکی بە هەر پەراوێک و حالەی دادگای تایبەتمەند دەکرێت لەوێدا ڕێکارەکانی دادگاییکردن بەرامبەر بەو کەسە دوای ئەوەی کە لە چەند جەریدەیەکی ڕۆژانە تەبلیغ دەکرێت بە ڕۆژی محاکەمەکردنی و دواتریش کە دوای تەبلیغکردنی ئەمزە ڕێکارەکانی دادگاییکردن و تەواوی ڕێکارەکان وەک خۆی بەڕێوە دەچن دواتریش دادگا کە گەیشتە ئەو قەناعەتەی کە بڕیاری کۆتایی خۆی بدا لەسەر ئەم کەیسە ئەمە بڕیاری خۆی لەسەری دەدا خیابیان وەکو تۆمەتبارێکی هەڵاتوو بە عەرەبی پێی دەڵێ المتهم الهارب بەڵام چەند ڕێکارێکی تریش هەیە یعنی دەکرێت بکرێتن لەو فترەیە ئەو شوێن مەسەلا ئەگە گومان هەبی کەسێک داڵدەی دابێ یان شوێنێک داڵدەی دابێ دەکرێت ڕێکاری یاسایی دادگا ڕێکاری یاسایی بەرامبەر بەو کەسەش بکاتن و ئەگەر گومان لەوەی بکرێتن لە ڕێی دەواازەیەکی سنووری ئەو کەسە دەرباز کرابێ بۆ دەرەوەی هەرێمی کوردستان زانە ئەو کەسە هەر تۆ کەسێک تۆمەتبار بێ فەرمانی دەستگیرکردنی هەبی لە هەرێمی کوردستان لە ڕێی دەواازەیەکی سنووری دەرباز کرابێ و بۆ ئەوەی ڕزگاری بێ لە یاسا لە جێبەجێکردنی یاسا لەسەری دەکرێت ڕێکاری یاسایی بە پێی مادەی 329 فەقەرە 2 بەرامبەر ئەو شوێنەش ئەنجام بدرێکە ئەو کەسێ ئەگەر تۆمەتبار بێ بەو کەسی بەو کاری کە تۆمەتبارێکی دەرباز کردبێ لە یاسا ئەویش سزا دەدرێ بە حەبسکردن و ڕێکارێکی تریشمان هەیە بەڕاستی دەکرێت مەسەن دەسەڵاتی دادوەری و دەسەڵات ئەمریکان کاردەوەی بکەن ئەگە شوێنی کەسی مەسەن ڕاکردوو لە دەروەی هەرێمی کوردستان دیار بێتن بە پۆلیسی ئەنتەرپۆڵ ئەو کەسە دەستگیر کرێ و دووبارە بگەڕێنرێتەوە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە بەردەم دادگا و دادگایی بکرێ و سزا بدرێتن تەواوی ئەو ڕێکارانەی باسم کرد بەو شێوەیە ڕێکارەکانەوە دەکرێت ئەگەر شوێنیشی دیار نەبێ و کەسە دادگا کارەکانی خۆی ناوەستێنێ ڕێکارەکانی خۆی ئەنجام دەدا و بڕیار کە گەیشتە قەناعەتێک کە بڕیاری کۆتایی لەسەر ئەم کەیسانە بدا بڕیاری خۆی دەدا و دواتر بڕیارەکەشی دوای ئەوەی پلە بڕی وەرگرت لە چەند جەریدەیەکی ڕۆژانە بڵاو دەکرێتەوە و ئەو کاتی تەسبیت دەبێت لەسەر کەسێک کە سزا درراوە. زۆر باشە کاکڕەوی. کاک جوتیار دیارە باست لەوە کرد کە کاریگەری ئارێنیەکانی ئەم بڕیارەت چۆن بووە لە سوشیال میدیاوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی جیاوازمان بینی لەسەرم بابەتەوەی کە لە هەمووی گرنگترانی ئەو ئومێدەی خەڵکە کە دروست بووە لەسەر بنەمای کارەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕەنگە ئایندەی کۆمەڵگای کوردی نەک بە تەنها لەو سنووریان ناخۆ لە زۆنێکە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە تایە باڵاتت بە بەڵکو لە هەموو هەرێمی کوردستان ینی دەکرێت ئیتر لێرە بەدەوە مامەڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەم جۆرە دۆسیانەدا چۆن بێ چونکە گومان لەوەدا نیە دەزانیت ڕۆژانە بەر ڕووداوی جیاواز داواز دەکەوین ڕەنگە ئێستا کە من و تۆ گفتوگۆ دەکەین
خەڵکانێکی دیکەشە بنکاری لەم شێوەیان کرد بە بەڵام هێشتا نەکەوتونەتە بەردەستی یاسا. خۆی وەکو پێشتر ئاماژەم پێدا یەکێتی هەتا بیوێ بەهێزتر بێ و هەروە تا تەمەنی درێژتر بێ لە ناو سیستەمی حکومڕانی دەبێ ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بە هەنگاو زیاتر پارێزەری سەروەری یاسا بێت. لەوانەیە لە ڕابردووە کۆمەڵە شت لەسەر ئاستی تاکە کەسی بۆ کۆمەڵی خەڵک کرابێت لە پێگە و مەکانەتێکی کۆمەڵایەتی یاخو سەربازی ئابوو بێ. ئەمە دڵیم لەوانەیە چەند کەسێکی ڕازی کردبێ بۆ حیزبێک بەڵام لەوانەیە دڵی هەزاران کەسی یەشاندی بێ لەو حیزبە. بۆیە بەڕاستی ئومێدی ئەوەمان هەیە لە سەرۆکی یەکێتی و لە بەڕێز جەنابی کاقوبادیشکە ئەم کارانە بەڕاستی کۆتایی پێهاتووە. ئەوەی کە ئێستا ئەبێ بیری لێ بکرێتەوە ئەوەیە کە ئەو قەرارانی کە ئەدرێت چۆن بتوانین زۆرترین خەڵک لی سوودمەند بێ بەڕاستی. یعنی دەبێت ئەمە واز لەوە بێنی زۆر جارەیە وەکوتم کارێک کراوە بۆ بەرژەوەندی تاکە کەسێک بەڵام لە هەمان کادا دڵی هەزاران و سەدان و دەیان کەست لێ عاجز بووە بەڕاستی لەبەرەوە ئەم ستایلی حیزبایەتی کردنەوە ئەم نەمەتە لە حکومڕانی کردنا بەڕاستی وردە وردە خەریکە کۆتایی پێدێ مای دڵخۆشیە بۆ هیواین بەردەوام بێ و دڵنیاین لەوەی کاک بابڵ خۆی بیر لەوە ئاکاتەوە کە هەتا یەکێتی نیشتمانی کوردستان کاری باشتر بکە هەتا یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر پارێزەری سەروەری یاسا بە یەکێتی نیشتمانی کوردستان پێگەی لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان زیاتر بەهێز دەبێت متمانی خەڵکی ئەم شارە زیاتر بە یەکێتی نیشتمانی کوردستان بەهێز دەبێتەوە. ئەرکی یەکێتی نیشتمانی کوردستانە خۆلەوانەیە دەیان و سەدان و هەزاران سەرمایه‌دار هەبێ لەم شارەیە هەمویان سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان نین بەڵام کاتێک یەکێتی نیشتمانی کوردستان وەکو هێزێکی حکومڕان ئەمنیەتێک و ڕەفاهیەتێک دابینەکە بۆ سەرمایه‌دارانە ئەوە باشەکەی بۆ یەکێتی نیشتمانی کوردستانە گەڕێتەوە متمانی زیاتری خەڵک و سەرمایه‌داران زیاتر بۆ یەکێتی نیشتمانی کوردستانە. بۆیە ئێمە تەمەنای ئەوواکەین ئەو ڕێڕەوە ئەو نمەتە بەردەوام بێ بۆ ئەوەی کە بتوانین هەمومان وەکو چۆن دوێنێ لە وەکو باسمان کرد لە سۆشیال میدیا و لە کۆڕ و مەجلیس و لە کافتریا و چایخانە و لە هەموو شوێنێکە باسی ئەو مۆقیفە کراوە ئەم مۆقیفە باشە کراوە دەیان و سەدا مۆقیفی ئاوایی تر هەبێ بۆ خزمەتی گشتی بۆ بەرژەوەندی گشتی بۆ ئەوەی کە پێگە و مەکانەتی یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر بەهێز بێ لە ناو خەڵکدا پێگە و یەکێتی نیشتمانی کوردستان و متمانی یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر بێ لە ناو گەنجان و لە ناو سەرجەم چین و توێژەکانی ئەم کۆمەلگایە لە ڕاستیە منطقی تیانی و مەرج نییە هەموو خەڵکی ئەم هەرێم و ئەم شارە یعنی یەکێتی بێت سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان بێت بەڵام ئەوە منطقە کە هەموو خەڵک لە هەرێمی کوردستان لە مووقیف و لە بڕیارەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و سەرۆکەکەی ڕازی بێت کە لە هەموو دنیاە ئێستا ئەبینی لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیا کە ئێمە کۆمەڵێک کێشە و مەشاکلی سەرەتاییمانەیە لەوانەیە ئەوان ئەو کێشە و مەشاکلانیان هەر نەبێ بەڵام سەیرەکەی مەسەلەن خلافێکیانەیە لەسەر کۆمەڵە بابەتی زۆر مەسەلەن ورد و هەروەها کێشەی گەورەش نییە بەڵام دابش بوون بەسەر دوو بەرای و چەند حزبێک و دەبینیت دەیان حزبیرێ لەبەرەوە ئاساییە ئەم هەرێمەی ئێمە ئەم شارەی ئێمە نەک حزبێک دایان حزبیتیا بێ بەڵام هەر حزبێک بتوانێت لە ئاستی ئەو متمانەیە بێ کەوا بێ بتوانێت کە پارێزەری بەرژەوەندی هاوڵاتیان بێ کەوا بێ کە ئەندامەکانی کادیرەکانی سەرکردەکانی ئەوانەی کە لە حکوومەتن ئەوانەی کە لە حزبن لە بری ئەوەی دەستدرێژی بکەنە سەر مڵک و ماڵی دەوڵەت لە بری ئەوەی تعدا لە خەڵک بکەن بتوانن یارمەتیدەری حکوومەت و حزب و خەڵک بن بۆ ئەوەی کە ژیان ڕێڕەوی ئاسایی خۆی وەربگرێ لەوانەیە کاسبکارێک فەرمانبەرێک ڕۆژانە دەوامی ئاسایی خۆیەکە زۆر شتەیە بەلایەوە گرنگ نەبێ بەڵام بۆی بەلاوە گرنگە مەسەلەن زۆر جارەیە کەسێک لە ماڵەوە دانیشتووە دەستدرێژی کراوەتە سەر مڵک و ماڵێکیش ڕەبتی بۆەوە نەبووە بەڵام وەکو مرۆڤێکی ئەم مستەمەعە پێی ناخۆش بە بەڕاستی کە دەبینە کەسێک یاساشکێنیەکە کەسێک بەڕاستی وەکە دەستدرێژی کاتە سەر مڵک و ماڵی دەوڵەت چونکە بە دوجار ئێمە لە کەشتیەکەین هەر چەنێ بتوانین ئێمە یاسا سەروەر بێت هەر چەنێ بتوانین ئەمنیەت و ڕەفاهیەتی ئەم هەرێمە لە ئاستێکی بەرزابێ بۆ هەمومان بۆ فەرمانبەر بۆ کاسبکار بۆ کەسێک کاروباری سیاسەتەکانای کە بۆ هەمومان کاریگەری هەیە کاریگەری باشی بەرەو پێشچوونی هەیە چونکە هەمومان لە کەشتیەکەین ئەگە بە نمونە سەیریکەین ئێمە لە ساڵانی ڕابردوو تووشی قەیرانێک بووین بەڕاستی کە سەرجەم چین و توێژەکانی گرتەوە حزبە سیاسیەکانی گرتەوە بە هەمان شێوە خۆتۆ لەوانەیە ئێستا گەر سەیری ئیمکانیاتی مادی بۆ حزبێ بکەی و لە چاو جارانە فەرقی زۆر بێ بەڕاستی کەواتە ئێمە هەمومان لە کەشتیەکەین ئەگەر هەمومان بە کەسایەتیەکان و هێز و لایەنە سیاسیەکان و حکوومەتەوە دەست لە ناو دەستی یەک نەنین ڕێگری نەکەین لە کاری خراپە بەڕاستی لەوانەیە دۆخەکە بەراو خراپتر بڕوە بەڵام دڵنیاتانەکەم ئەگەر بەو نیەتی ئێستای سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانەوە کار بکرێت کە تەمەنای ئەوەکەین بەردەوامی هەبێ
دڵنیاتان دەکەین دۆخی ناوچەکە ئومێدی ئەومان لەسەر هەڵچنیوە کە بەرەو باشتر بڕوە خەڵک بتوانێت کار و کەسابەتی خۆی بکات بەبێ ئەوەی کە هیچ کەسێک بتوانە ڕێگری بۆ دروست بکات. باش کاکە ڕەبین یەکێک لەو تۆمەتانی کە ئاراستەی کەسی داواکرا و کراوە بابەتی سەرانە وەرگرتن و هەڵکوتانە سەر کەسێکی سەرمایه‌دار یاخود بازرگانە بینیمان هەر لە یەکەم ڕۆژی ئەو ڕووداوەدا ئەو کەسە قسەی بۆ میداکان کرد و باسی لەوە کرد کە بە نزیکەی زیاتر لە ملیۆنێک دلاری وەک سەرانە داوە بەم کەسە. ئەنی دەمەوێت ئەو پرسیارە بکەم بابەتی سەرانە وەرگرتن لە یاسادا چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت و ئەگەر کەسێک دادگا پەشڕاستی کردەوە کە سەرانی لە کەسێکی دیکە وەرگرتووە سزاکەی چۆنە؟ طبيعي یاسای عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 لە بابەتی سەرانە وەرگرتن مادێکی یاسایی بۆ داناوە کە مادەی 443 کە سزاکەی سزای بەندکردنە سزای بەندکردن لە 5 ساڵەوە دەست پێوە دەکات تاوەکو مؤبەد 20 ساڵ یعنی تاوەکو 20 ساڵ سزای دەدرێت سزاکەی بۆ دیار کردووەوە زائیدەن هێرشکردنە سەر کەسێک لە یاسا و بریندارکردنی ئەمە شروع فی قەتلە سزاکەی بەندکردنیەتی لە 10 ساڵ بۆ 15 ساڵ. یاسای عقوباتی عێراقی بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ ئەم دیاردانە و ئەم کارانە کردووە کە مەسەرەن کە بە پێی یاساکەی بە تاوان هەژمار دەکرێت لە سزای وەرگرتنی پارە بەسەرانە بە غەزب ئەمە مادەیەکی یاسایی بۆ داناوە و سزایەکی یاسایی بۆ داناوە کە بەندکردنیەتی و هێرشکردنە سەر کەسێک و بریندارکردنی یاخود کوشتنیشی یعنی ئەمە حاڵەتی وامان زۆر دیوە زۆر خەڵک هەبووە بەداخۆ لە ڕابردوو بەو شێوەیە بەڵام ئەوەی ئێستا کە باسیەوە دەکەین کەسی داواکراو لایەن دادگای سلێمانیەوە ئەمە بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ دەکرێتن شروع فی قەتل لە هەوڵی داوە کەسێک کوژێ و برینداری کردووە ئەمە بەپێی مادەی 405 لە یاسای سزاکانی عێراقی مامەڵەی لەگەر دەکرێت و تەقدیری محکەمە دادگا تەقدیری ئەوەی دەکات سزاکەی چۆن بۆ دادنێ بەڵام سزاکەی بەندکردنیەتی و بابەتی وەرگرتنی سەرانەش ئەوەی تازە ئاماژەم پێکرد بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ دەکرێت. من شتێک هەیە دەمەوێتن بەدەر لە وەڵامی پرسیارەکەش من ئەو هەنگاوەی دوو ڕۆژی ڕابردوو بە شێوەیەک دەمەوێت وەسفی بکەم گەڕاندنەوەی ئومێدی خەڵکە بە دادگا لەبەرەوەی ماوەی ڕابردوو خەڵک هاوڵاتی ئاسایی و ئێمەمانانیش ئومێدمان بە دادگا نەمابوو و خەریک بوو هاوڵاتی هەر بە تەواوەتی ئومێدی بە دادگا نەمابوو ئێمەش خەریک بوو بگەینە حاڵەتی کۆتایی کە ئومێدمان بە دادگا و جێبەجێکردنی یاسا نەبێ بەڵام کە حاڵەتێکی ئەوا دەبینین لە دادگای سلێمانی ئومێدێک لای ئێمە لە هەولێریش ئومێدێک دروست دەبێت کە لە هەرێمی کوردستان دادگایەکەیە شارێک هەیە دادگاکانی یاساوەک خۆی جێبەجێ دەکەن دەسەڵاتێک هەیە کە خۆی هاوکارە بۆ ئەوەی دادگا لە بڕیاردان سربەخۆ بێ خۆی ڕێگر دەبێتن بەرامبەر بەو کەسانی کە دەیانوێت لە شکۆی دادگا بدەن لە شکۆی یاسا بدەن یا سەروەری یاسا پێشێڵ بکەن. من تەمەنا دەکەم هیوا دەخوازم هەموو ئەوانەی کە کەیسیان لەسرە و فەرمانی دەستگیرکردنیان لەسرە جا چ لە سلێمانی بێ چ لە هەولێر بێ چ لە دهۆک بێ چ لە هەڵەبجە بێ هەمووی وەک یەک با هەمومان بەیەکەوە کار بۆ بکەین کە چیتر ڕێگ قوبڵ نەکەین یاسا پێشێل بکرێ ناوی دادگا پێشێل بکرێ و مافی هاوڵاتیان پێشێل بکرێ دەبێ ئەو هەنگاوەی دوو ڕۆژی ڕابردووی سلێمانی بکرێ بە دەستپێکێک هەموو چاو لەو هەنگاوە بکەنەوە بۆ ئەوەی ئومێدی هاوڵاتی بە دادگا و جێبەجێکردنی یاسا ئومێد بۆ هاوڵاتی بگەڕێنرێتەوە بۆ ئەوەی خەڵک نەڵێ من دەچم لە دەرەوەی دادگا مافی خۆم وەردەگرم بەبی هاوڵاتی بڵێتن من لە دادگا دڵنیا مافەکانم
بۆ وەردەگیرێتەوە بۆیەش پەنا دەبم بۆ دادگا بۆ وەرگرتنەوەی مافەکانم. باشە کاک ڕێبین ئەگەر بێت و کەسی تۆمەتبارانی هەندێک بەرپرسیارەتی دارایی بەسەردا بسەپێنرێ بەرامبەر بەو کەسەی کە هەڵی کوتاوەتە سەریان سەرانی لێ وەرگرتووە لە غیابی ئەو کەسەدایانی یاسا مامەڵ بەوە مڵکە فەرمیەکانی ئەم کەسەوە دەکات بۆی قەرەبوویەکی مادی بجێڕێتەوە بۆ ئەو کەسەی کە هەڵکوتراوەتە سەریان مافی پێشێل کراوە؟ طبعی یەک لە قەرارە ئەعدادیەکانی دادوەری لێکۆڵینەوە ئەوەیە کە دەست بەسەر ئەموالی منقولە و غێر منقولەی هەر کەسێک دادەگرێت کە تۆمەتبارە بە ئەنجامدانی کارێک کە بێتە هۆکاری زیانگەیاندن پێشێلکردنی مافی کەسێکی تر و دواتریش کە دادگا بڕیاری خۆی لەسەر دەدا طبعاً ئەمە دەچێتە چارچێوەی دادگای جینایە دادگای تاوانەکان کە هەر بڕیارێکی لەسەر بداتن یەک لە بڕیارەکانی بێزگە لە سزادانی بەبندکردن یاخود هەر سزایەکی تر یەک لە بڕیارەکانی دەستگرتنە بەسەر ئەموالی منقولە و غێر منقولەی ناتوانێتن یەک هیچ لە ئەموالەکانی تەسەڕفی پێ بکاتن و دواتریش ماف دەداتەوە کەسی زیان لێکەوتوو لە دادگای مەدەنی شارستانی داوای قەرەبووی خۆی بکاتەوە داوای ئەو پارەیە بکاتەوە کە لە لای کەسی تۆمەتنی سزادرا و لێی وەرگیراوە یاخود زەرێری پێکەوتو بەهۆی ئەو تەسەڕفەی کە بەرامبەری کراوە هەموو ئەو مافانش دواتر دەداتە کەسی تاوان لێکراو بۆ ئەوەی مافی خۆی وەرگێتەوە لە ڕووی سزایی کە دادگای تاوانەکان بڕیاری لەسەر دەدا و زای دەنیش لە ڕووی مەدەنی کە دادگای مەدەنی دادگای شارستانی بڕیار لەسەر وەرگرتنەوەی مافەکەی دەداتن. زۆر باشە کاک نەبین کاک جوتیار بۆ دواپرسیار دێمە لای جەنابەت پێشتر بابەتێک دروژان باسی ئەوەت کرد کە ڕەنگە هەندێک جار کەسێک لە ناو هۆزێک عشیرەتێک کێشەیەک دروست دەکا بەڵام خەڵک بە جۆرێکی دیکە ئاراستی بابەتەکە دەکا ئەمە دەکە بۆ پرسیاری ینی چۆن دەکرێت ئەنی لێرە بە دواوە بە شێوەیەکی تەندروست مامەڵر لەگەڵ ئەم جۆرە دۆسیانەدا بکرێەوە بۆ نمونە ئەو کەسانی کە خاوەن هۆز و عشیرەت و پلەی عشایرین لە ناو کۆمەلگاداوە قسەیان دەڕوات و دەتوانن کاری باش بکەن ئەگەر کەسانێکی لەم شێوەیەش لە ناو هۆز و کەسایەتەکەیاندا هەبێ بتوانن ینی هەرزوو هۆشیاری بکەنەوەیان ڕێگە ڕاستەکەی نیشان بدەم بۆی تووشی چارەنووسی لەم شێوەیە نەبێت کە بینیمان بەڵە خۆی لە ڕاستیە تۆ جاری وهەیە کە قانون داواتە کابچیتە بەردەم دادگا کاتێک کە ڕاکەی ئەوە دەبێت یەکێ لەو بەڵگانی کە تۆ بەڕاستی تاوانبارێک گینا بۆ ڕاگە لە تۆمەتباری دەرەچێ بیتە تاوانبار شتێکی بۆیە گینا تۆ مەسەلەن بەپێی قانونێک کە وەکو کاگڕێبین باسی کرد ئەمە قانونێکمانەیە بۆ دەستدرێژیکردنە سەر مڵک و ماڵەوە کە قانونی ژمارە 3 ساڵی 2010 پێڵەن تۆ بەوە داواکراوی بڕۆرە بەردەم دادگا ئەگەر بەری بەراەتی خۆت بسەلمێنە بەڕاستی و ئەگەر شتێکی ژیانی ئەزانی کەڕاوکردو بەڕاستیەوە بەتاکیت هەموو تاوانێک حەجمی خۆی ئێمە سەر خۆتەوە ئێمە سەرپێچیمانەیە تاوانمانەیە و هەروە دادگاکان هەر کۆمەڵک دادگای تایبەتمەندەیە بە هەر کەیسێک دواتر دۆستێکە ڕەوانەیە و دادگانەکری ئەگەر تۆ مەسەلەن شتێک لە خۆ تاشنابەی بەڕاستی بۆ وڵاتە بەجێ هێڵی بۆ مەسەلەن حەدەسەکە وا گەورەکەی کە بەم شێوازە بشکێتەوە ئەوەی کە باسم کرد من وەکوتم ئێمە ناکرێ مەسەلەن هەر شتێک یەکێکە لە منتیقەیەکە یان لە ناو هۆزێکە لە ناو عشیرەتێکە کارێکی خراپەکات ئێمە تعمیمی بکەین بۆ هەموو هۆز و عشیرەتەکان زۆر جار هەبووە کەسێک لە ناو عشیرەتێکە هۆزێکە تاوانی کردووە بەڵام هەر عشیرەت و وەزە خۆیان بردوانێتە بەردەم دادگا و بەپێی یاسا مامەڵی لەگەڵاکراوە لەبەرەوەی ئێمە ناتوانین بەڕاستی ئەوە پەیامێکە بۆ هەموو ئەوانەی کە ئەنووسن کە بەڕاستی مەسەلەی هۆز و عشار و ئەمانە لە وڵاتی ئێمە یکەم بە عیبە ئەمە عیبە نیە خراپەکاری لە هەموو سنفێکە هەیە لەوانەیە کەسێکە بێ مامۆستای زانکۆ بێ شایانی ئەو بێکە هەڵە بکە ئیتر تۆ ئاساییە لەبەرەوە بۆ شوانێکیش ئاساییە بۆ کە کەسێکی تری ئاساییش هەر ئاساییە بەڵام دوجار ئەوە مویمە کە هەمومان لە ئایا مامۆستای زانکۆین پزیشکین ئەندازیارین هەر کەسێکمانین لە ئاستی ئەو بەرپرسیارەتی کە هەمانە هەمومان بتوانین پارێزەری سەروەری یاسابین و وەکو پەیامێکیش بۆ هەموو ئەوانەی کە کادیری حزبێکن و بە تایبەتیژی بەنمونە ئەگە بڵێ نێچێتی نیشتیمانی کوردستان جوانترین و باشترین کادیرەکان ئەوانە نین کە لە دیوەخانەکەیان و لە واڵی فەیسبووکەکەیانەوە مەسەلەن ڕسمی سەرۆکەکەیان دائنێن و هەڵێواسن بەڵکو جوانترین و باشترین کادیرەکان ئەوانن کە زۆرترین کاری باش و جوانەکەن بۆ ئەوەی کە زیاتر سەرۆکەکەیان و حزبەکەیان جوان بکەن
لەبەرەوە هیوادارم پێش هەموو کەسێک پێش هەموو لایەنەکانی تر کەسانی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ئەندامێکی ئاساییەوە تا ئاگاتە ئەندامێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ڕێنمایەکانی حزب و سەرۆکەکان جێبەجێکەن بۆ ئەوەی کە زیاتر خۆیان و حزبەکەشیان لە ناو مجتەمەعەکەمانە جوانتر بکەن و زیاتر بتوانن پایەکانی بەهێزبوونەوەی یەکێتی لە ناو کۆمەڵگاکەمان پتەوتر بکەن. زۆر باشە. کاکە ڕەبین کۆتا پرسیارم بۆ جەناب بدیانی حەز دەکەم هۆشیارێکی یاسایی بێ بۆ خەڵکانی کە ڕەنگە بەبێوەی هەست بکەنیان بەبێوەی ئاگادار بن لە ڕووی یاساوە هەندێک کار هەندێک هەڵسوکەوت و هەندێک مامەڵەی ناتەندروست دەکەن لە هەر جۆرێک لە هەر سێکتەرێکدا کە ڕەنگە بە چارەنووسی ئەم کەسەیان بەرێت ینی دەتەوێت وەک پارێزەرێکی ڕاوێژکار چی بڵێ بەو کەسانی کە ڕەنگە ئێستا سەیری گفتوگۆکەی ئێمە بکەن کە زۆر گرنگە تۆ کاتێک کارێک دەکەیت بیر لەوە بکەیتەوە کە ئایندەکەی چۆنەوە تێڕوانینە یاسایەکەی چۆنە؟ طبعی ئێمە هەردەم بە هاوڵاتیانمان وتووە بە بریکارەکانی خۆمان وتووە تکا دەکەین کاتێک هەر کارێک یان هەر هەنگاوێک ئەنجام دەدەن بیر لەوە بکەنەوە ئایا ئەم هەنگاوە یاساییە یان نایاساییە ئایا ئەو هەنگاوە دەبێتە هۆکاری ئەوەی کە پێشێڵی یاسا بکەی یان پێشێڵی مافی کەسێک بکەی یان خود نا ئەگەر خۆت درکی پێوە ناکەی زۆر ئاساییە لە کەسێکی یاسایی بپرسا لە دامەزراوەیەکی یاسایی بپرسا بۆ ئەوەی بۆت ڕوون ببێتەوە ئایا ئەم کارێک کە ئەنجامی دەدەی کارێکی یاساییە یان نایاساییە ئەگەر نایاساییە کاردانە و لێکهاتەکانی داهاتووی چۆن دەبێتن وە شتێک تر هەیە ئەمە زۆر جاروتومانە کاتێک لەلایەن دادگاوە بانگ دەکرێت بۆ وەرگرتنی وتەت کە لەوەیە بابەتێکە زۆر بابەتێکی ئاسایی بێ بەڵام کاتێک خۆت دوور دەخەیتەوە لەم کارە و بڕیارەکەی دادگات جێبەجێ ناکەی کە لەوەیە بەو ئامادەبوونت لە دادگا و وەرگرتنی وتەت یەکسەر یان کەیسەکە دادەخرێت یان دادوەر بە کەفالە بەرد بە دەستەبەری ئازادت دەکاتە تا ڕۆژی دادگایی کردنت کە زۆربەی مادەکان لە ناو هەرێمی ناو یاساکانی عێراقی و کە ئەوەی بەرکارە لە ینی کاری پێدەکرێت لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری مادەکان دەسەڵاتی داوەتە دادوەر کە کەسی تۆمەتبار کە ئەوەی تۆمەتی خراوەتە پاڵ بە دەستەبەری ئازاد بکرێت تاواکو ڕۆژی دادگاییکردنی ئەگەر کەفیلێکی زامنی هەبێ یان مەسەرەن پارێک بخاتە سندوقی دادگا بۆ وەکو کەفالەتێک بۆ ئەوەی لە ڕۆژی دادگاییکردنی حزوری هەبێتن و دوایە لەوێن دەر ئەگەر بێتاوان بێتن بێتاوانی خۆی دەسەلمێنێ و ینی ئیفراد دەکرێ و بێتاوان دەبێتن بەڵام نەچوونت بۆ بەردەم دادگا و بۆ بەردەم دادوەر بێجگەلەوەی کە زەرەر لە خۆت دەدەی هیچ زەرێکتر نییە بۆ هیچ پێشەڵی یاسا دەکەی یاسا دەشکێنی بەڵام زیانی زیاتر لە ئەو کەسە دەدا کە لەلایەن دادگا داوا کراوە و خۆی ناچێت لە بەردەم دادگا ئامادە بێ ئەمە زۆر کێشەیە یعنی وا هەندێک خەڵک ینی مشکلەکە ئەوەیە بەڕێزم پێشووتر هەندێک خەڵک هەبووە لە سەروی خۆیان لە سەروی دادگا زانیوە خۆیان لە سەروی یاسا زانیوە کە ئێستا هەنگاوێکی نوێ و قۆناغێکی نوێ لە جێبەجێکردنی یاسا هاتووە کە دەڵێ یاسا دەبێت لەسەر هەمووان وەک خۆی جێبەجێ بکرێ ئەمە هەزم ئەو بابەتە تۆزێک بە قورسی هەزم دەکات بۆیە یعنی من ڕێنمایی یاسایی من ئەوەیە هەر کەسێک بەخۆشمەوە کاتێک لەلایەن دادگاوە بانگێش دەکرێت لەسەر بابەتێکی یاسایی کە بابەتەکە یاسایی و ماف بە دادگا دەدرێت کە من بانکایە ئەو کەسە بانکە کە دادگایەکی عادلە کە دادگایدا عادلیشمانەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە کە دادگایەکی عادلە دادوەرەکە عادلە زۆر ئاساییە بچێ لە بەردەم دادگا حزوری هەبێ و وتەکانی تەقدیمی دادگا بکەوە و بۆ دادگاش بسەلمێنێ کە ئەو کەسە تاوانێکی ئەنجام نەداوە ئەو تاوانی ئەنجام نەداوە کە ڕوبەڕووی کراوەتەوە و من ئێستاش دەڵێم با لەو قۆناغە دەرچین کە دەوترا یاسا تەنها بۆ کەسی هەژار و هاوڵاتی ئاسایی و ئەوانە پەیڕۆ دەکرێت بۆ کەسی دەست ڕۆیشت و ئەوانەی خۆیان لە سەروی یاسا ینی دەبینن جێبەجێ ناکرێت ئەو قۆناغە ڕۆی بە تایبەت لە سنووری دادگاکانی سلێمانی کە ئەمە جێگای دەستخۆشیە دڵنیاشم
ئەم بابەتە لە تەواوی دادگاکان هیوا دەخوازم لە تەواوی دادگاکان بە هەمان شکل کاردەوە بکرێ مابینی فەرقی مابینی ئەلف و با و جیم نەبێ فەرقی مابینی کەسێکی ئاسایی و کوڕە دەوڵەمەندێک و کوڕە بەرپرسێک و یان بەرپرسێک نەبێدا جێبەجێکردنی یاسا لە سەریان. زۆر سپاس بۆ ڕێبی سەباح پارێزەری ڕاوێژکار ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵمان بووی. سپاس بۆ جوتار مەحموود چالاکوانی ڕێکخراوی لە ستۆدیۆ لەگەڵمان کاک جوتار جەنابی شەبە خێربەی. سپاس بەڕێزان کە تاوەکو ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوەر بن.